ناوەندی حەوڕەنگە لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان پێشانگای فۆتۆگرافی کوردستانی کردەوە. ئەم پێشانگایە لە شاری سلێمانی لە چوارچێوەی سێمین فێستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان کرایەوە و لە شاری سنەش لە گەلەری هونەر کرایەوە. بۆ قسەکردن لەسەر پێشانگاکە ڕاستەوخۆ هونەرمەند بەختیار سەعید لە شاری سنەوە لەگەڵمانەیە. کاک بەختیار سڵاو لێبێ. زۆر سپاس. کاک بەختیار ئەم پێشانگای پێشتر لە شاری سلێمانیش کراوەتەوە و ئێستاش لە شاری سنەی خۆشەویست دەکرێتەوە. بۆ چوونت؟ سڵەکە بەناوی کوردستانەوەیە ئەوڕەنگە لەوە بتوانێت مادەم گرنگە بچێت بە شارە جیاوازەکانی بەدڵخۆشەوە لەگەڵی شاری سلێمانی شاری سنەی خۆشەویستمان هەڵبژار بە کومەک و هاوکاری کۆمەڵە خۆشەویست لە شاری سنە بەنیمان شانگاکە و پێشانگاکە ڕۆژی دووشەمەدایەوە تا دووشەمەی داهاتوو. بەڵێ کاک بەختیار چۆن ئەو هونەرمەندانەی یاخود ئەو فۆتۆگرافەرانەی لەم پێشانگایەدا بەشداریان کردووە؟ دیارە ئێمە کاتێک هەرکانمان بۆ فستیڤاڵەکە زیاتر لە 85 فۆتۆگرافەران بەشداریان کاریان نارد. بەڵام لەلایەن ئەو لیژنەی بوارە جیاوازەکان 68 فۆتۆگرافەر هەڵبژێردرا. بەڵام فۆتۆگرافەر لەناویە زیاتر لە کارێکی هەبووە 93 فۆتۆ هەڵبژێردرا لە بوارە جیاوازەکان. بەڵێ کاک بەختیار کاردانەوە و بۆچوونی هاوڵاتیان و هونەرمەندانی ڕۆژهەڵات لەسەر پێشانگاکە چۆنە؟ زۆر بەدڵخۆشیەوە ژمارەیەکی باش لە هونەرمەندان لە بوارە جیاوازەکان لە من قەتە لە ئامادە بوو. بۆ پێشینەی ئەمە بڵێن پەیوەندییەکی باشمان لەگەڵ هونەرمەندان لە شاری سنەی کوردستان بەتایبەت شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تایبەتمەندیەک بوو بۆ ئەوان کە ئێمە لە سلێمانی پێشانگایەکە هێنینەوە بۆ ئێرە کە بەشێک لە فۆتۆگرافەرەکانی شارەکەی تادا بەشداری کردو و خەڵاتیشی ئەمە بۆ ئەوان تایبەتمەندیەکیە بوو کە ئێمە توانین لە ڕێگەی کاری هونەریەوە پەیوەندی لە نێوان شارەکانی کوردستان دروست بین و تۆکمەت و دەوڵەمەندی بکەین. بەڵێ کاک بەختیارە پرسم تا چەند گرنگە ئاڵوگۆڕ یاخود دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان هونەرمەندانی سەرجەم پارچەکانی کوردستان؟ بەدڵنیایی پرۆسەیەکی زۆر تایبەتە کە گرنگە بەردەوامی هەبێت و بەردەوامی لە بوارە جیاوازەکانە نەک لە تەنها لە بواری شێوەکاری بەڵکو لە شانۆ لە مۆنتیقا لە بوارە جیاوازەکان. ئەوەندەی ئەمە و بناوەندی حەوڕەنگە توانین بێتمان کارمان لەسەر بەشە جیاوازەکانی کوردستان کردو بەتایبەت لەگەڵ ڕۆژهەڵاتی ئێمە بەردەوام کاری هاوبەشمان هەیە. دیارە ئەمە بنەوەی توانە و ستایلی کاری جیاواز لە نێوان لە بەشداربووەکانە لە هەمان کاتە ئەو لایەنە هونەریەک دەوڵەمەندی یەکەی لەمان کاتە لەڕووی کار لایەنە نیشتیمانی پێشەوانێ خۆشەویستیەک و متمانەیە کە لەگەڵ ئەو بەشە ئەیگۆڕیتەوە. ئەمە دوێنێکە پێشانگاکە کرایەوانە دوادارم زیادە ڕۆیی نەبێت زیاتر لە 7 بۆ 8 کەس هاتووە کە لە بواری جیاوازی هونەریە کاریانە داوانێک ئێمە لە سلێمانی توانین پێشانگایان بۆ بکەینەوە. مانەیە کە لە نێوان حەوڕەنگە و هونەرمەندان لە ڕۆژهەڵاتی کوردستانە بووە لە مێژینەیە چونکە بەردەوام ئێمە کاری هاوبەشمان هەبوو و شانازیەکەی هەفتانی هاودەنگی ئەوان. بەڵێ کاک بەختیار دواپرسیارم ئەگە بە کورتی وەڵام بیتەوە و جیاواز لەو پێشانگایی کە لە شاری سنەی خۆشەویست کراوەتەوە ئەپرسم پلانی داهاتووی ناوەندی حەوڕەنگە چییە؟ ئەمە لەگەڵ بڵێن بە هەماهەنگی لەگەڵ هونەرمەندەکانە بێتمان لەوە کردوتەوانەیە هە لێستا کاریشمان بۆ کردووە فستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان فستیڤاڵێکی نێودەوڵەتی هە لێستەوە کار لەگەڵ چەند کەسایەتیەک کراوە کە لە فستیڤاڵە نێودەوڵەتیەکانە کار دەکەن پرۆسەی چوونە نێودەوڵەتیەکەوە تاوتویە پێێن بەدار بە ساڵی داهاتوو بکەنین ئەو خەونە بکەینەوەکە. بە هیوان هونەرمەند بەختیار سەعید سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری سنەوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بوون.